لا دەستپێکی یاریەکانی هەفتەی هەژدەی خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لە بەغداد و لەسەر یاریگاییانەی کەرخ بووە میوانی حودود و کاپنە کوردەکەی هێرشبەری لاو ئیبراهیم غازی دووەم گۆڵکاری ئەم وەرزەی خولەکە. لانیوە یەکەم لەگەڵەوەی هەولێر کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرتوبێ دەست، بەڵام هەردوو تیب لە بنیادنانی هێرش و دروستکردنی دەرفەت تەواو لاواز بوون. بە جۆرێک تەنها لە کۆتا خولەکەکان ئەم دوو دەرفەتە مەترسیدارە بۆ هەردوو تیب هەڵکەوت، بەڵام نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لانیوەی دووەم حودود بەم هێرشە هەڕەشەی لە میوانەکەی کرد. لەم دەرفەتە هەولێر تەواو نزیک بوو لە گۆڵ، حودود ڕاستە و خۆ وەڵامی دایەوە، بەڵام هەردووچیان بێبەرهەم بوو. لە خولەکی 58 ئەم حاڵەتە لە نێو هێڵی سزاییانەی هەولێر ڕوویدا، ناوبشوان درێژەی بەیاریەکەدا، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار و لێوردبوونەوەی بڕیاری لێدانی سزای بۆ یانەی حودوددا. ئیبراهیم غازی توانی بە سەرکەوتوانە جێبەجێ بکات و یانەکەی لە یاریەکە پێش بخات. گۆڵی دێمی خۆشی لەم وەرزە تۆمار کرد کەوا لە خانەی دووەمی ڕیزبەندی گۆڵکارانە. هەولێر بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە شاری تەواوی خستە سەر گۆڵی حودودی خاوەن ماڵ. هێرشەکانی هەولێر تەواو مەترسیدار بوون و نزیک بوون لە گۆڵ. ئەم لێدانە ڕاستە خۆی ئەمجد ڕازی و لێدانی گۆشەکەشی خەریک بوو گۆڵی بۆ هەولێر لێوە بەرهەم بێت. حودود تەواو گەڕابیەوە دواوە بۆ پارێزگاریکردن لە گۆڵەکەی، لێشی سەرکەوتوو بوو. دوجار دوای 90 خولە کاتی ئاسایی و 14 خولەکی زیادکرا و هەولێر بە گۆڵێکی بێوەڵام تووشی شکست هات. بەم شێوێ هەولێر خاڵەکانی لا 20 خاڵ وەستا و بە کاتی لە خانەی 12 ڕیزبەندی مایەوە، یاری داهاتووشی بەرامبەر دهۆکە. حودودیش بە 26 خاڵ هەڵکشە خانەی حوتەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام.